ئاوژین عومەر کەریم لەدایک بووی ساڵی 1979 لە گەڕەکی ڕزگاری شاری سلێمانی لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی بەکالۆرۆسە لە عەقیدە و فیکری ئیسلامیدا. خوێندکاری ماستەرە لە بواری بنەماکانی ئاین لە زانکۆی سلێمانی. لە ساڵی 1992ەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەر ئەو کات بووە بە ئەندامی سوپای بەرگری ئیسلامی لە کایەکانی سیاست، میدیا، ڕێخستن، هەڵبژاردن، هزر و ڕۆشنبیری کاری کردووە. سەرنووسەری ڕۆژنامەی کۆمەڵی زمانحاڵی کۆمەڵی ئیسلامی و بەرپرسی بەشی ڕۆژنامە نووسی و بڵاوکردنەوەی ئەو حیزبە بووە. خاوەنی ئیمتیاز و سەرنووسەری ڕۆژنامەی بەیان بووە. ئەندامی دەستەی نووسەرانی ڕۆژنامەی ڕێگای یەکبوونی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی کوردستان بووە. ئەندامی دەستەی دامەزراندن و بەڕێوەبەری تەنفیزی سەنتەری زاوی بۆ لێکۆڵینەوەی فکریە. ئەندامی دەستەی دامەزرێنەر و بەڕێوەبردنی پرۆژەی تیشک بووە بۆ چاپ و بڵاوکردنەوە. ئەم پرۆژەیە زنجیرەیەکی 100 کتێبی لە نێوان ساڵانی 2005 تا 2013 چاپ و بڵاو کردوێتەوە کە تایبەت بوون بە وەڵامدانەوەی هەموو ئەو هێرش و گومان و شێوانانەی ئاڕاستەی ئاینی پیرۆزی ئیسلام و قورئان و فەرموودە و پیرۆزیەکانی موسڵمانان و مێژووی ئیسلامی دەکران. خاوەنی 3 کتێبی چاپکراوە. ئەندامی کارای سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە. ژمارەیەک دیدار و گفتوگۆی ڕۆژنامەنووسی لە گۆڤارە عەرەبی و میزیەکانی دەرەوە بڵاو کراونەتەوە. سەرۆکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی کوردستان بووە کە لە ساڵی 2015 ئەنجام درا. ئێستاش بەرپرسی ناوەندی هەڵبژاردنی کۆمەڵی ئیسلامی و ئەندامی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردنی ئەو حیزبەیە.